کاوە فاتحی دەڵێت گەرچی ڕۆی هەردەمێنێ وێنەکەت و ناوەکەت چۆن دەرکەم وا لە دڵما عیشق و جوانی چاوەکەت من بەدڵ سافی و نەزانیم بۆم بەیان کرد دەردی دڵ چۆن دڵت هات تیری ئەبرۆت پێی بکوژێ کاوەکەت بەسە چیتر پێم مەڕێژە ئەشکی سوور و ئاوی سوێر حافزی تۆ مستحقم چاو لە دەستم کوانێ خێر لەو هەموو باغی سینەی تۆ کوا بەشی من دڵبەر کوانێ سەرفترە و زەکاتت بۆ منی حافز و کوێر سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش لە دەڤەری پشدەرین لە گوندە جوانەکەی بێگەڵاس لەگەڵماندا جاغن وجستما أجر سنبوي هارواكم لدلا وخوش مغبي خاكواريكم ذاك يخوم شو ناسي جاغن وجستما أجر سنبوي هارواكم السلام عليكم أبو حاجي شوني أحوالك باشي أنت شوني باشي كاخذ بخيراتي شلون باشن بخير بن سرتشاو أحوالك شوني باشي باسدك بيم الله بو بياني لشو راديو والله لنيو ملكيبو لنيو ملكي والله باشا أول شيء أو قال جوزة مخاون كده قال كشم بو مالاتي بو حيواني هنا وتو يعني مانجا أري والله أوش بو مانجا يدخون باش أوا لكي ورو يشتوي بو بياني ساعات سن والله ساعات دولي ساعات هشتوني ساعات زور سباس بوري أحوالك شونه ربي سلامة يسبر لي خويا تندوسي شونه باشي ما كيفيتون ربي سلامة يسبر لي خويا تماتنا بلى هذا ناس زوي بو يوني بلى زور ساكا أتوش لقال ما مشويا نام بلى بيكوا باشا هاوكاري يكيد كانونيا بيكوا نشي ناتشم لقاوي نبي نبي يعني تسيجيني اگه بيكوا بن ايوه تسيجي زياده باشترا ونيا يشو كارا كان باشتر درون باشترا ماما جان او زياتر وكو باس كر بس بو مسألة او بو مانغان يدخل مالي باش اللي وين زهيه وين جاي بالله اها ابش السودي لي والله بالله وزوباقي كشتو كاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن وەزوباقی کوشتو کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن بینەرانی بەڕێز و خۆشەویست پێشووتر گفتوگۆم لەگەڵ مام حاجی شێخە و پورم کرد بەڕاستی بۆیە نەمویست تاخیریان بکەم زیاتر تاخیر بن دیار بوو لە بەیانیەوە ڕۆیشت بوون بۆ ناومڵکەکەیان بۆ ئیش و کار پێم باش بوو لێرە چۆن دەڵێ بە ئیسراحەتی زیاتر گفتوگویان لەگەڵ بکەم دووبارە و کاتت باش مام حاجی کاتی باش بەخێر بێن سەرچاو نەمویست تاخیر بکەم لەوێ ڕادگرم بەخێر بێن سەرچاو بەخێر بێن مامە گیان دەمەوێت پرسیاری ئەوە لێ بکەم تۆ بۆ خۆتار خەڵکی گوندی بێگەڵاسی بەڵێ ئەرێ وڵە ئەسلی بێگەڵاسی ئەسلی بێگەڵاسی زۆر چاکە باشە ئیش و کاری ڕۆژانەت بەچیەوە سەرقاڵی بە ماڵاتی بە مڵکی ڕۆژانە دەچینە ناو مڵکی فەلاحەتێک تەماتێک شتێک دەکەین بۆ بەشێ خواردنێ ماڵاتیشن هەیە ڕۆژانە کوڕەکە هێندێک ڕۆژان دەچێ میش هێندێک ڕۆژان دەچم بۆکن ماڵاتەکەی بە خێویان دەکەینە تا دەڕێک دەگەڕێنەوە گەڕینەوە بۆ ناو گوندی باشە بۆ قەڵازێ باشە زۆر چاکە بۆ مەسلەی ماڵاتەکەی ئەو بەرهەمەی کە دەستان دەکەوێت لێی
هەر بۆ خۆتانەیان زیاتر مەقسەد لێشی دەفرۆشن وڵا لێشی دەفرۆشین ڕسقشی لێ دەفرۆشین جوانەکای لێ دەفرۆشین مانگای لێ دەفرۆشین پەنیر و هەموو شتێکی لێ دەفرۆشین ژیانەکە ئەوەیە ڕاستە لە خوای بە زیاد بێ بۆ مەسەلەی پرسیاری خواردن لێ دەکەم ئەو خواردنانی کە لە قەدیم ئامادە دەکران و لە ئێسادا کاتی خۆی زیاتر ئێوە کام خواردنتان دەخوارد جا خواردنین ئەوەی کە ئامادە دەکران لە بێگەڵاسی ساوار هەبوو هەی بنەبێ دۆڕۆنیان دەکرد قەدیم ئەدێ بڵاو گۆشتیان ئەوە دەکرد گۆشتی حیوانی بە زۆری دەخورا ئەوانان دروست دەکرد کەشکەکیان دروست دەکرد لەگەڵ گەنمە کوتاوی هەر خۆش بوو بیخۆی ئێستاش دەیکەن ئێستاش ئەرێ وڵای ئێستاش دەیکەن باشە زۆر چاکە پێت وایە جیاوازی نێوان ئەو خواردنانەی کە ئێستا ئامادە دەکرێت لەگەڵ ئەوەی لە ڕابردوودا وڵاجا ئەوەی ڕابردوو شەر باش بووێ سا شەر باشە هەیبینیە ئەوەی ڕابردوو تەندروست باشتر ینی باشتر بوو بەرێ وڵا کابرا هەر نەخۆش نەدەبوو نەخۆش نەدەبووە بەڵام ئێستا بەناشکری ناڵین ئەرێ بەڵ ئەک دەڕێژنۆم دێشی و پشتم دێش و سرم دێش هەمووی شەوی ڕۆن و شتی خراپە جارانەوە نەبوو بەڵام جاران ڕۆنەکە ڕۆنی کوردی بوو ڕۆنی کوردی بوو کێشەی نەبوو باشتیش وجودی خەڵکی باشتر بوو باشە بۆ خۆت لە کاتی خۆیدا لە قەدیم سەربازیت کردووە بەڵێ لەکوێ سەرباز بووی لەکوێ وڵا جا لە مووسڵێ حەزکەر بووم لە لای منتیکەی ئاکرێ لە کوردستانەکەی بۆیە نەقڵکردین لەوێ حەزکەر بووم دەوری ساڵێک و هەشمانگانم حەزکەر بووم هەر ئەوەندە ئەرێ وڵا دوای تەسریع بووین چونکە هەبوو تەسریح نەدەبوو تەسریع بووین تەسریح بوو ئەرێ وڵا لەو خواردنانە بابینەوە سەر خواردنەکەی لەو خواردنانی قەدیم ئەوانی ڕابردوو زیاتر حەزت لە کامیان بوو جا هەچ خواردنێکی خۆش بە حەز نەدەوی بوو زیاتر ئێستا بۆ نمونە کەسێکەیە بۆ نمونە دەڵێمە زیاتر حەزم لە ساواریان حەزم لە گەنمە کوتاوە ئەتووە خۆت زیاتر حەزت لە کام خواردنە بوو بۆ خۆی جا من هەموو شتێکم پێی چاک بوو هەموو شتێک ئەرێ وڵا هەچی یاد بار دەم بە زیاد بێ دەی تەندروست باش ئینشاءالله سەلامەت هەمیشە سەرکەوتوو بی بەخێر بێ سەرکەوتوو بی ئینشاءالله کوری ئەو کاتت باش سەرچاوم بەخێر باشی تەندروستی چۆنە سەلامەت گەسپاردێ خوای بی تەماتەکانیشمان پێ ئەوەی لەولای لەسەر شانی داناونۆنیە ئارێ بەخوای ئەوە ئەو تەماتە پەمەیانە و تەماتە خۆماڵیانە تامیان زۆر خۆشەوە ئەو ساڵ تەماتێ باشە بوو ئەو ساڵ تەماتە باش ئارێ بەخوای ئارێ وەڵڵا ئەی مەسەلەی هەنجیر و هەنجیر هەبوو ترێ نەبوو ئەو ساڵ باشە خۆ بێگەڵاس بە ترەی زۆر بەناوبانگە ئەو ساڵ سەرما برد بەهار بوو مەسەلە سەرماکە بوو ئارێ وەڵڵا بەهاری سەرما کات بردی باشە پورێ لە خواردنە قەدیمیەکان ئەوانی لە ڕابردوودا بەڵێ ئەتۆ زیاتر حەزت لە کام خواردنی بۆی کە بۆ خۆت ئامادە دەکرد جا دۆڕۆن بوو کەشکەک بوو ئەوانم پێ خۆش بوون کەشکەک دۆڕۆن ساواری بەڕۆنی بە خۆماڵین ساواری بەڕۆنی بەدابی بنزین زەر دەکرد و جارۆنی خانن بەسەردا دەکرد خۆش بوو خۆش بوو زا هەمووشی بەداران بۆ ئاگریداران ئارێ وەڵڵا هەمووی خۆشتر بوونیە لە هەمووی تایبەتتر بووایە بەخوای کولی چەند دەکردن لە کوێستانان کولیسا دەچوونەکەم کوێستانی دەچوینە وڵە سەنەی لە سەرێ لە حدودی ئێرانی لە سنووری ئێرانی ئارێ وڵە ئەو گڵۆ پێ هەڵ دەبێت بەسەر مای دەدادنەوەڕێ باشە پورێ لەگەڵ ئەو دیوی لەگەڵ خزمانی ئەو دیوی لە ڕۆژەڵات خزماتیتان هەیە زۆر ئەرێ وەڵ ئەپەرینیان بۆ خۆوری دەکرد و داوان دەگرت لەوێ برادرە نەبوون هەدی باشە لێرە ئەو دەستە خوشکانی قەدیم کە لەگەڵ تو چۆن دەڵێ هاوڕێ بوون زۆر تێکەڵا بوون ماون لێرە ناوەڵا لە قەڵازێنە لە قەڵات زێنە چوونەوە شارەکەی ئەتوو بۆ خۆت بە ئەسڵ خەڵکی بێگەڵاسی بەڵێ مامیشمەر بێگەڵاسی بێگەڵاسی نەرتی بێگەڵاسی باشە ئیش و کارەکان پێکەوە کە پێکەوە بەیانیان زوڵ دەستن ئیش و کارەکەی دەکەن جیاوازی تر نیە لەوەی کە بەتەنیایی شەکەی بکەن بڕواتەیە بەڵێ لانچێ ساوان بەجێ شۆ دەگەڵەوی چوومە بدروێنێ بۆ درێنێ چوومە کەمە هەڵخەنێ جاچم نەکرد هەمەی شێکم بۆ کردووە باشە پورێ کاتی خۆی ئێوە کە ئیشتان دەکرد یاڕەبی خوایە هەمیشە تەندروست باش و لەش ساغ بن کاتی خۆی ئێوە منداڵەکانیشتان بەخێو دەکردن و زیاتر لە ناو مڵکەکەی بوون و ئیش و کارتان لەگەڵ مام حاجی و ئەوانە دەکرد یاری بەخوای لانچێ ساوان بەجێ هێشتووە بەسەر منداڵی داگاتومەوە
پێم سەیر بۆ هەڵ نەدەستا ژیانەکە قورستر نەبوو ئەو کاتی ژیانەکە هێن قۆرس بوو بەڵام هەمیشە پێکەوە بووین ماندوو نەدەبووین بەس سەرڕای ئەوەی کە ژیانەکە قورستر بووە ئەو کاتی خۆشتر نەبوو بەختەوەتر زۆر نەبوو خۆش بوو زۆر خۆش بوو ئەو زمانی زۆر خۆش بوو هین ڕێزندێک دەگرت دەگەڵ جیرانان هێندن یەکدی خۆش دەویست هاوکاری یەکتری هەبوو هاوکاریەک دین دەکرد زبارە و هەرەوە زووەوە هەموو شتێکن بە هەرەواز دەکرد هەموو شتێک ئارێ بەخوای ئارێ وەڵا دەچوینە گەڵبڕینێ هەتا ئێوە هەتا نیوڕۆن گەڵ دەکرد ئێوانانیش داهاتنەوەیان نیوڕۆ بە کۆمەڵ داهاتینەوە ماڵێک ئەبرا هەرەوەزی بوو نانچان دەخواد و هەچ کەسەکە دەچەوە ماڵێ خۆ بە ئیسراعات بە سەیر و سوعبەتدا دەنیشتن باشە پورێ گیان ژنی ئێستا بەڵێ لەگەڵی قەدیم من ناڵم ژنی ئێستا وەکوی قەدیمن ناڵم. بەڵام خۆ ئێستاش لە خۆی بە زیاد بێ ژنی باشەیە ئەرێ بەخوا بەڵام پێتوانیە ژنی قەدیم زۆر چۆن دەڵی گورج و گۆڵتر و ئەرکەکەیان قورستر بوو لە ژنانی ئێستا جا دەزانی بۆ وایە کاکە بەڵێ ئەگەر ئەویش لە جێمە بنەروا دەبوو لە خوای بە زیاد بێ هەمووی بوونە محاشخۆر بە خانم و خاتونی هەڵدەستن ئەمەش دەبوو ژیانەکەن وا بەڕێوە دەچوو بەیانیان زوو دەبوو بەیانیان سعات 5 و 4 هەستا باین ڕەگەڵ سەحەبان کەوت باین بۆ دیوێنێ بۆ گەڵکردنێ بۆ ماڵات لەوە ڕانێ تو زوان باشە ئەدی لەگەڵ دۆ و مەشکە ئەوانە چۆنی مەشکە ژاندنێ لە خوای بە زیاد بە کێشەم نییە باشە هەموو دەمێ دوێنن مەشک ژان بە آخر مەشکەکەی مەشکەی پێستی بۆ نیە ناوەڵ یان ئەدی پێستی نەماوە پێسی ما بەڵام منداڵەکە دەرێن دۆی مەشکێدی خۆشترە یانی کارەبایەکەی نا مەشکێدیە فافۆنە لێرانم بۆ هاتووە ئەویان فافۆنە فافۆنە بەڵام ئەوەیە من دەڵێم مەشکە قەدیمیەکە پێستەکە ئەو لە هەمان خۆشترە ئەویشن هەبوو بەس کچەکەون دەڵێن ناوێ بەیەکێندا بۆ ناوەکە پێستکەوتە ئارێ بەخوای بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شاو نەموو کەوسان کارێزیەکی سەد جار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسان شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان بینەرانی بەڕێز خۆشەویست ماشەڵڵا دیمەنی گوندی بێگەڵاس دیمەنێکی جوانە ئینشاڵڵا هەر ئاوەدان دەبێ و هەر جوان دەبێ بێگومان زۆربەی خەڵکەکەی سەرقاڵی مەسلەی ڕەز و سەرقاڵە بە ڕەز و مەسلەی میوەکان ئیدی هەنار و هەنجیر و ترێ و ئەو بابەتانەیە و سەرڕای ئەوەش زیاتریش خەڵکەکەی سەرقاڵی کاری ئاژەڵداریە ئەگەر هەڵە نەبم لێرە ئەم ئافرەتە بەڕێزە بێرێ دەکاواتە سەرقاڵی دۆشینە لە نزیکەوە گفتوگۆی لەگەڵ دەکەین لەگەڵماندا بن. سلام علیکم ئەحواڵتان چۆنە؟ باشن وابزانم خەریکی بێرێنە وایە؟ بەڵێ ئەها دەبا بزانین لە کێ واتون ئێرە؟ وەڵا لە پایزێوەرە لێرەی لە پایزەوە لێرەن؟ ئارێ وەڵا. ئەها باشە هاوینان لە گوندی خۆین پایزانیش دێن هێرە هاوینان لێن و پایزانی بەڵێ. لێرە ئەی بۆ مەسلەی بێر و ئەوانە ڕۆژێ چەند جارە بەیانیان و ئێوارانت وەڵای بەس بەیانیان ئێستا شیرکەم بووە شیرکەمە بەڵێ باشە ئارێ وەڵا. دەبا ببینیم زانین وەڵا. کامەی دەدۆشن کام کامەی دەدۆشین ئا. ئای دەدۆشین ئێدە باشە ئاها زۆر چاک ئارێ وەڵا. ئەوە زیاتر ئێوە ماستەکەی شیرەکەی وەکو ماست بۆ خۆتان بەکاریدێنیان دەیفرۆشن وەڵا جا دەیفرۆشین ئەگە زۆر بێ ئەوگە کەمیش بێ بۆ خۆی بەکاردێنین و بەکاریێن بەڵێ هاوینان دەکەینە پەنیر و ئێستا شیرکەم بووە دەیفرۆشین و بۆ خۆن دەوێ و بۆ دۆست و برادەران وەرێرە مادەم ینی فرۆشی لێ دەکەن بەس بەڵێ فرۆشن ئارێ وەڵا. زۆر ئەوە بزانام گوتی یەکی کەش بێنم بێنە 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 بزانین ئێستا شیرکەم بۆ چکار پایزە پایزان بەڵێ شیرکەمە پایزان شیرکەمە باشە ئەتۆ وە خۆت حەزت لە کام ماستەیە وەڵای
ماستی مەڕ وەڵای جا ئەگە هەبێ ماستی مەڕێ خۆشترە ماست ئەگەر هەبێ ئارێ وەڵاگە نەش بێت ئی بزنێ دڵەوە خۆشم ماوێ خەکوواوی گونداکەی خۆم شوناسی جیاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەرواکوم لە دڵەوە خۆشم ماوێ خەکوواوی گونداکەی خۆم چوناسی جیاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەرواکوم سڵاو لێبێ سەلام عەلەیکوم جاوم بەخێر ئەو کاتت باش تەندروستی چۆنە خۆشبی سەلامت ناوی بەڕێزت دەریاخان دەریاخان بەڵێ دەریاخان بەڵێ پێم بڵێن لە کێوە هەستاوی ئامادەکاری بۆ ئەو خواردنە دەکەیت وەڵای بەیانی زوو ئەستاوین سەحات 6 بەیانی زوو کاتژمێر 6 بەڵێ نانن کردووە و لە نانی لە خوب بووینەوە میوانە ناتونی ساش خەریکیشت لێ نانێم و میوانەکانتانی شوێن هەری ناو بێگەڵاستێنە هەر ناو بێگەڵاسێن و پورم من دوو پورم هاتووە یاخوا بەخێر بێت خۆشبی سەلام باشە تۆ وەکو کابانێک بەڵێ جیاوازی چییە لە خواردن کە ئامادەیەکی بە ئاگری داران لەگەڵ ئاگری مەقسەد غاز و مەقسەد تەباغوانە جیاوازیەکەیان جیاوازی زۆرە بەڵێ جیاوازی زۆرە لە ڕووی تامەکەی خواردنەکەیانی خۆشترە وایە ئارێ وەڵا بۆ هۆکارەکە لە بەرەوەی بە چۆن دەڵێ ئاسایی بە هێواشی دەکوڵێ بەڵێ هەموو شتێک گشتیداران خۆشترە و کوردەواری خۆشترە و خۆشترە زۆر چاک بەڵێ ئەو مەنزەڵە چی تێدا ئەو مەنزەڵە چی تێدا ئەو منزەڵە گۆشتە ئەها گۆشتە بەڵێ باشە گۆشتی مریشکە وایە بەڵێ ئەو گۆشتی مریشکە کە بە ئاگریدارانە بەڵێ پێتوانی هەمان ئەو تامەی دەدا کە گۆشتی مریشکی خۆماڵی هەیەی بارێ وەڵە وایە هۆکارەکەی ئاگرەکەیەوە نیە بەڵێ باشە کە ئامادەی دەکەی زیاتر چی لە ئەو مریشکە چۆن ئامادە دەکەی تۆ وەڵی دەیشۆمەوە جوانەوە سەری دەنێم و بەڵە وایە هەندێک ئەو دەرمان هەیە مەقسەد تی دەکەیت تۆ چی تێ دەکەیانی وەڵی ئەمن بەس پیواز و بیبەر و تەماتە و لیمۆ و سیر و ئەو شتانەی تێ دەکەم دەنا بەهارات و شتیوای تێناکە بەهاراتی تێناکەی بەس زیاتر بۆی تامەکەی خۆش بێ مریشکە بەڵێ سیر و پیواز و تەماتە و ئەوانە بەڵێ زۆر چاکە ئەوەشیان تەماتن تەماتەیە بەڵێ ئەو تەماتە خۆماڵیە وایە بەڵێ بێگومان ئەگەر لە بێگەڵاسێبی دەبێت تەماتی خۆماڵی بێ ئەی چۆن دەبێ هەوێ باشە لە ڕووی تامەوە بۆ خۆت تا چەند ینی هەز بە جیاوازێکی دەکەیکە تەماتی خۆماڵی تامی خۆشتر بێگومان وەڵی زۆر خۆشترە خۆشترە هەتو بۆ خۆت حەز لە کام شلەیە وەڵاش لی تەماتە شلەی تەماتی چی تێدا بێ وەڵی بانجان و بامیە و بیبەر و ئەو شتانە ئەی ئەم شلێ لەگەڵ بامیەی بەتەنیا بامیە و سیری تێداوێ خۆش نییە تەماتی خۆماڵی بەڵێ خۆشە زۆر باشە باشە دەریاخان جگە لەمانە زیاتر شارەزای لە کام خواردنی تر هەیە لە خواردنەکان وەڵی گۆشت و برنج و تەماتە و فاسۆلیا و دۆڕۆن و کەشکە کۆشتانە هەمووی دەزانێت ینی کەشکەک و دۆڕۆن و ئەوانە دەزانێت خواردنە قەدی بەکار هەمویان دەزانێت باشە دەریاخان پێ بڵێ تۆ خوێندوتە؟ ناوەڵە هیچ نەت خوێندووە؟ هیچ نەم خوێندووە بواری ئەوەی نەبە بخوێنی ئەگەر نالەوەیە حەزم لێ بوو بێ ها؟ وەڵی حەزم لێ بۆ بەس ئەهام لە بەهۆی مەڕداری و بێگەڵاس و کوێستان نەگونجاوە بۆ بێرەش چۆنی لەو وەڵا حەیبم نییە لەگەڵ داکەم بێرێ دەکەم و پەنیری دەکەین و کەشک و مەشک و زیاتر هاوکاری داکت دەکەی بێگومان ئەوەش وەکو خوێندکارێکی وایە کە خوێند بت وەکو خوێندن وایە چونکە تۆ هاوکاری دایکت دەکەی ئیشوکارەکان دەکەی پێم وایە ئەوەشیان پێویستە بەڵام ئیدی ژیان وایە جاری وایە بۆ کەسانێک هەڵدەکەوێت کە بخوێنن بۆ کەسانێک هەڵ ناکەوێتکە بخوێن وا هۆشیاری و ڕۆشنبیری و چوست و چالاکی مرۆڤەکانیش بە خوێندەواری نییە بە خوێندن نییە مرۆڤ بۆ خۆی برکردنەوەیەکی جوانیە بێ وایە باشە زۆر چاکە با زیاتر لە کاتن نەکرم پێم وایە سەرقاڵی بە ئامادەکردنی خواردنەکەی دۆشتی گیاندا بێ هەمیشە پێ باش
جشني الماس رخصات يا دنيا رزوي شيري دباري لا كارو فرمايا دنقي شمشايا وبالويري شوايا مرو مالات وسوزي شوان هنداك مايا لكيد لايا هواري جا كردنا يكساتي صايا كمن قاشا محرابي سوج دبردنا هنداك مايا لكيد لايا هواريجي أكردنا هواريجي أكردنا بینەرانی بەڕێز پێم وایە مشتری و فرۆشیاری پەنیرمانەیە ئەگەر هەڵە نەبم سەلام عەلیکوم زارێ ئەحواڵتان چۆنە باش برا گەورە ئەحواڵ چۆنە سەلامە ڕەحمەتوڵای سەرچاوان کاکای ئەخوا بەخێری زۆر سپاس کاکای سەرەدەبەی لا بەبا پست نەبی ئەوە ئەتۆ فرۆشیاری ئەویش مشتری بەڵێ بەڵێ وەنیە برا گەورە ئارێ وەڵا زۆر چاکە ئەوە پەنیرەکەی چییە؟ وەڵا پەنیری مەڕانە ئارێ کاکە بە ئەحوەی برا گەورە لێت خوارد بەڵێ چۆنە تامەکەی وەڵا عیبی نییە تەواوە دەبێت پەنیری بناسی لەخوا بێزارێ پەنیری ساکە هەر بەتام ڕادیارن ئەها مەیرەی کوێستانە بەڵێ بەڵێ مەیرە بەڵێ ئەرێ وەڵا بەڵێ ئەها باشە کوێستانی مامەندەیە کوێستانی مامەندی ئەتۆ ساڵانە دی لێرە پەنیری دەکران ئەم ساڵ یەکەم زاتە هەموو ساڵێ بەڵێ بۆ خۆتیان بۆ فرۆشتنەوەتە والله هەر بۆ خۆ ماڵی خۆمان ماڵی خۆتانە بەڵێ ئەها باشە نۆشی گیانتان بێ ئینشاڵڵا سەلامەت ئەوە ئەو دەبێت چەند کیلۆی تێدایە وەڵا 6 کیلۆ هەڵدەگری 6 کیلۆ بەڵێ ئەلە هۆش دەخۆی کاکە مەکە حوجێ بێ قسەینە کوێستان بەخوای پەنیری مەحاوجێ لێ خوارد نوشتی نییە دەیەوێت دڵنیا دەناگە گوتیان پەنیری ماڵە حەسەناڵی تەواوە پەنیری ماڵی حەسەناڵی بەڵێ ئەرێ وەڵا ماڵی شوێستان خانی پەنیری نیبەنێ و بانگە لە خوای گەورە بە زیاد بێت دەبێویست لێ بخۆن ئەمەش لێ بخۆین ئارێ وەڵان هەڵگراو کاکە باشترین باڵگەیە بەڵام داڵن تێشتێ خۆشتیش لەنگۆرێەوە دیارە وانە زۆر چاکە دەستەکان خۆش بێ مەیرەیە کاک براگەور ناوی بەڕێزت کاک مەلا کامەلا هەمین خان بدا توش کاکە ها عیبی نییە وەڵا ئاخر کێک پێ خۆشتر بوو ئەوە چاورترەوەنا بینەرانی بەڕێز و خۆشەویست بەڕاستی بێ ئێوە ناخۆش ئەوە پەنیرە پەنیری مەیرە ئەوەیە پەنیر زۆر خۆش زۆر تایبەت کاک بەختیار لێ وەرگرا لێ وەرگرا لە پورێ وەرگرا پورێ پێم وایە پەنیرش تایبەتە وایە ئەری بەخۆی وەنیە ئەری بەخۆی تامەکەی دیارە بەس بە زۆری بازی کوێستانەیە جوانە ئەری بەخۆی دیارە هەر لە دەست و پولی ڕادیارە خاوێن و پاک و خاوێن آخر بەخوای ئەمن زەبڵم و بڵی نافرۆشتمە تو کیلۆ 20,000 پێ بدەوی پەنیرەکەش بە کەڵک نییە خراپ نییە بریا بە 25 دەبوو یعنی لێتان کڕی و بەردەوام نادیارە کوێستان خەم بۆ خۆشی کەسەکی بەڕێز و ڕووخۆش دیارە پەنیری ساکەوە کی هەت دەبێت هەڵگر کاکە ئەوڵی ئەوە چاورترەوەنا بەڵێ عیبی نێنێ بۆی چەور باشترە جا بەخوای وایە پەنیری چەوری پێخۆشە وایە پەنیری وشکی پێخۆشە بەس پەنیری مە زیاتری چەورە بە زۆری مەڕانە زیاتری مەڕانەوە ئەرێ وەڵا ئەها باشە ئەمن لە هەر دوکانی خواردووە جاکی هەڵ پێی خۆشن وەڵا ئەمین خۆش خان بیکەمەوە ڕەبی لێ تێک نەدا ساڵەکەدین بەتر بۆ دۆ دروستکەیەوە نۆشی گیانتان بێت ئینشاڵڵا نۆشی گیانتان بێت بە خۆشی لێی بخۆن بەڕێزن یاخوا بەخێرێن سەرسەر و سەرچاوان بەڕێزن یاخوا بەخێرن سەرچاوم کامەلا براگەورن سەرچاوم کوێستان خان بەڵێ با من یەک دوو پرسیار لێ بکەم ببوورە لە کاتیش دەگرم بوراوی کە برای بەڕێزی ئێوە زیاتر کام پەنیری دەکەن وەڵا من مەیرەی بەس مەیرەوەی کە باست کرد بەڵێ مەیرەش دروست دەکەم پەنیری دروست دەکەم بەس بڵێن زیاتر مەیرەی دروست دەکەم ئەگە مەیرەی دروستکەی شیرێجگای لێ دروست ناکرێت
بەس ئەگە پەنیری دروستکەی بەڵە شیرێژگای لێ دروست دەکری ئاوەکێ دەکوڵێنیەوە باشە ئەو مەیرەیە سەرەتای ئەو قۆناغەکانی دەستپێکردنی دروستکردنی پەنیری مەیرەی چۆنە لە سەرەتاوە چۆن دەست پێ دەکەن وەڵای جا لە سەرەتاوە بڵێن بە پەنیری شیلاوێ کوردەواری دروست دەکەمە من شیلاوی بەڵێ هەوێنی کوردی ئەوە چۆن دروست دەکەن وەڵا جا شیلاوە و قەزوانە و دارچینە و هەنگوینی خۆڵاتیە و حەودن کە مازووی دە پێش گەلاوێژێ جاکەچکێکی بڵێن تێدەکەین لە قەت شیرەکەی چەند بێوەندەی تێدەکەین و دەیکوڵێنین ئەوە پێ دەڵێن شیلاو نانا بڵێن هەوێنیکەی بڵێن شیرەکەی دەکەین هەوێنەکە بەڵێ جاوە دەبێت تا بڵێن هەوێنی کوردی بەڵێ ئەوە باسی شیلاوەکت کرد بەڵێ ئەی ئەو شیلاوە بۆچی بەکاردێ ئەو شیلا بەس بۆی هەوێنکەی دروست دەکرێت بۆەوەی هەوێنەکە دروست بێ بەڵێ بەس لەوی بڵێن بەورگی و ماڵاتی وەیە دایشۆیەوە جوان شیلاوەکێ جا بەستی باەوە ناکا بەستم بڵێن دەستڵک ماستی داوێ ماستیان ستڵکێ دەباڵ دەکەم و خوێ دەباڵ دەکەم تا بەیانی دوایشان بە چیلکە گەڵ شتیدا دەدەم تا ئیشک دەبن بە چیلکە گەڵیدا دێ بۆی وشک بێتەوە بەڵێ جاد وای بڵێ نەگە ڕۆژێ خۆی هات دەیشۆمەوە جوان حیب نەبێ لاوەگەر مێدام دەیشۆمەوە جوان بەڵێ دەبێت جوان پشۆرێتەوە جا ئەو جار دروستی دەکەین دەیکەمە هەوێن باشە ئەو هەوێنە ئەو پەنیرە چەند ڕۆژی پێدەچێ بۆ ئامادەکردنەکەی بۆی تایبەت بێ کە لێ بخۆی و یان لێ بفرۆشی وەڵا جا بڵێم هاوینان دروستی دەکەمەن بەهاران مانگی مانگی پێنجی بڵێن هەوێنی دەگرمەوە تا مانگێکی هاوین دەمێنی ئەو دەمێ ئامادە دەبێت بەڵێ جا دەیبەمە شاخی لە شاخی دەشارمەوە دەیبەنەکوێ لێرە ئێوە دەیبەینە مامەندەی بەڵێ ئەوێت کوێستانە مامەندە بەڵێ لە شاخی دەشارینەوە تا پاییزێ کوونە پێستی لێە ناوەڵا دەبێ حیب نەبێ کوونە لە شاخی ئادەی شارینەوە شوێنەکەی ڕاون ئەگە دیار بێ لەوانە ئیوا دەستی داتێ بەڵێ ئەرێوەڵا باشە شتێشکە بۆ مەسلەی ماست و ئەو بابەتانە بەڵێ ئەدی ماستیش هەر بۆ خۆتانیان ئەوش لی دەفرۆشن وەکو پەنیر وەڵی ئەمن نایفرۆشم باشە بۆ خۆت لەو بابەتانی کە باسمان کرد لە مەسلەی پەنیر و ئەوانە هەموو جۆرەکانی پەنیر زیاتر حەزی لە کامیانە وەڵام زیاتر پەنیرم پێخۆشە ئەو پەنیری مەیرێ ئێستا ئەوە کاکەی برد مەیرە بوو ئەوەشیان پەنیر بوو ئەو مەیرەکەی وابزانەوەی من تاقیم کردەوە مەیرە بەڵێ سەرت خۆش بێنە ژیانی بێ زیاتر حەز وەڵام ماستی مەڕان سەرتۆپی هەموو ماستانە بەڵام پێم وایە ماستی بزنی لە هەمووانتان دروسترا ماستی بزنێ چاوری کەمترە وایە بەس ماستی مەڕێ خۆشترە ئەتۆ ماستی مەڕ زیاتر ئەرێ وەڵام ماستی مەڕم پێخۆشە زۆر بەڕێزی ئینشاءڵڵا هەمیشە هیچ نەبوو زۆر بەڕێزی لە کاتمان بەخێر بێن خۆشحاڵ بووم زۆر برای باڕێزم جاغن وجستما أجرسم بوي هارواكم لدلا وخوش ما بي خاكواريكم ذاك يخوم شو ناسي جاغن وجستما أجرسم بوي هارواكم كاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن وەزوو باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن
بینەرانی بەڕێز خۆشەویست لای ئەو بەڕێزانە لا دەدەم و گفتوگویان لەگەڵ دەکەم بزانم پورم سەرقاڵی چییە. سەلام عەلەیکوم ئەو کاتان باش تەندروستان چۆنە باشن پورێ چۆنی باشە ئەحواڵت چۆنە باشی ئەمرەکە درێژ بێ ئێوە چۆن سەرچاوان ئەی بەخێر بێ زۆر سپاس تۆ چۆنی خۆش بیاخۆ چۆنی باشە دەڵێم ڕسمی ناگرم پورێ پێم بڵێ سەرقاڵی چی وەڵای ماشەسپیان دەبژێرم و لەت کە تەماتەمیشە کردم بۆ جستانێ و ئەو ماشە سپیا هەری خۆتانی ئێرەیە بەڵێ کردن کاری خۆنە ئای خۆتان بەڵێ ئەوە ساڵانە بەردەوام دەکرێەوە نیە ئارێوەڵا من ساڵی بەشێ ماڵی خۆت دەکەم بەڵێ باشە ئارێوەڵا کامیان خۆشەوە ئارێوەڵا دەگەڵ لەت کە تەماتانیان لێ دەنین و با تەماتیان لێ دەنین زۆر چاکە ئەوەشیان تەماتێ ئەوەش لەت کە تەماتان بۆ جستانێ ئەوە لە چ کاتەچی لیان دەکەنەوە و وشکیان دەکەنەوە هاوینێ لە هاوینان سەدی پێدەچێت تا وشک دەبێتەوە بەخوای لەوانەیە هەفتێکی پێچی ئەگە تاوبەتین بێ هەر سێ ڕۆژ چوارش هەر ئەوەندە باشە هەر ئەو بابەتانە وشک دەکەنەوە بەخسەت مەسەرەی تەماتاگەر نابێرە هەنجیری وشک دەکەنەوە ئاریوەڵا هەنجیریشی شک دەکەین ئەی ئیشکی دەکەین و دا سەلاجای دەنێنی تۆزێک تیر دەکەین و دە سەلاجان دەنێن بۆ بەرە باش دەیکەین ئاریوەڵا باشە ئەدی لێرە بێگومان گوندی بێگەڵاس بەترەی بەناوبانگە و ترەکەی خۆشەوایە بەخوای بەترێ ناوبانگە ترێکەش نەبووە ساڵ ئەو ساڵ نەبوو نەوەڵا سەرما لەبەر سەرمایە بێگەڵاس بەترەی بەترێ خۆشەکەی بەناوبانگە هندێکە لێرە بێنە بۆ با تەسویرەکی کرد ئەوە شردومەتە پورێ بەڵێ نانە پێویست ناکە عەزت مەکێشن بێگومان بێگەڵاس بەترەی بەناوبانگ ئاری بەخوای باشە لێرە جگەلەوەی کە بۆ خواردن و بۆ فرۆشتن و ئەوانە ئامادە دەکرێت ئەدی دەیکەنە مێوش ئاریوەڵا مێژم لێ کردوون شۆکم لێ کردووە مێژوو شۆک و ئاریوەڵا پارمە هەم مێژوو شۆکە هەبووە من فرۆشە بەڵاو ساڵ یەک شتیشن نییە سەرما بەهاری لێدە ئاریوەڵا باش لە جگە لەو ترێ ڕەشەی چەند زۆر ترێکە هەیە لێرە وەڵی دو سێ جۆر ترێ سپیلکە هەیە و تربەراویلکە هەیە و نەوحی دەدیشان لە بیرون چوونە زۆرن ئەی باشە بۆ مەسەلەی دۆشاو وڵا ئەو ترێ باش ئەو ترێ بۆ دۆشایی باشە هۆکارەکەی چییە باش لە ترەکەی کە باش نییە وەڵی ترێ هۆی ڕەشە جوانترە و ترێ سپیلکەش ئەوش وەک سرکەیە ئەویش دەبێت لەوەیە قورستریش ئە بخواردنێ خۆش ڕەش بۆ دۆشاوی قورسترا ترەی سپی دۆشاوەکەی سوکترەوە ئارێوەڵا وەک مرە باش ئێوە ساڵانە بۆ مەسلەی دۆشاویش هەر لی دەفرۆشنیان هەر بۆ خۆتان بەخوای لێشن فرۆشتەوە و مێژیشم فرۆشتنەوە ساڵشنی چنەوە بەس ئەو ساڵ بەگشتی مەسەلە سەرماکە سەرمالەیدا خراپ بوو ئاری بەخوا سەرمالەیدا ئارێوەڵا وابزانمە تۆ ناوت پور مرۆت بووە بەڵێ پور مرۆت لا ئەو خواردنە قەدیمیانە تا ئێستاش ئامادەی دەکەن لێرە لە کاتی خۆیدا ئامادەکراون ئاریوەڵا شتێکە گەوازن چیتی ئامادەی دەکەی وەکو بەخسەد کەشکەک و دۆکڵی ئاریوەڵا دۆڕۆنی دەکەین و کەشکەکێ دەکەین و ترخێنی لێ دەنین و ترخێنە ئامادە دەکەی ترخێنێتەوە وەڵی جا هەموو شتێکی تێدەکەن ئەتو بۆ خۆت چی تێ دەکەی شەربێ بۆ خۆمەڵی جا لەت کە تەماتێ تێدەکەین و هەموو بابەتێکی تێدەکەن نۆکان و قەیسی و ماشە سپیان و نۆکان و شتی وای تێدەکەن گوێ زان و شێلمان و بادامیش تێدەکەن ئەگە هەبن ئارێوەڵا لەو هەموو خواردنە قەدیمیانە ئەوەی کە قەدیم ئامادە دەکران زیاتر حەز لە کام خواردنەیە وەڵی لە من بێ لەت کە تەماتە و بامیە و شتێکەڵیان کەین و لیان نین لە شتی قەدیم ئاریوەڵا باشە ئەوانە چی تۆنە وڵی ئەوە بیوانن جیرانەنا میوانیاخوا بەخێر بێ ئەوەشم کچە ئەوە کچە ئەوە هەریوەڵا باشە ئەتۆ تا چەند شارەزای لەو خواردنانەیە ئەوەی کە داکت ئامادەی دەکەن شارەزانیە ناوەڵا باش ئەی بۆ خۆت حەزل لێە لە خواردنەکان حەز لە کام خواردنێ
بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شەڕ نەموو کەوسەر کارێزێکی سەد جار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسەر شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان خۆزگا دەخۆی بۆ سفرە و خوان بەدڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گوندەکەی خۆم شوناسی جیاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەروەکوم لە دڵەوە خۆشم ماوێ خاک و واوی گوندەکەی خۆم چوناسی جیاغان و جەستەما ئەگیرسێن بۆی هەروەکوم بینەرانی بەڕێز خۆشەویست، گوندی بێگەڵاس یەکێکە لەو گوندانەی تایبەتمەندی خۆی هەیە. بۆ نمونە کە باسی بێگەڵاس دەکەین بە ترێ بەناوبانگە، ئەوەی ترێی بێگەڵاسی خواردی بێ دەزانێت تامەکەی چۆنە، ئەوەشمان بیر نەچێت. بێگەڵاس بە کەسایەتێکی بەڕێز و خۆشەویستیش بەناوبانگە و بەناوبانگیش بووە، ئەویش مامۆستا خدر بێگەڵاسیە. ئەگەر هەڵە نەبم لای ئەم ئۆتۆمبیلە کۆنە وەستاوە ئەم جێبە با بچم گفتوگۆی لەگەڵ بکەم. کاکە سەلام عەلەیکوم، ئەحواڵت وڵی بەخێر بێەوە چاچی کاک عوسمان بە قوربانت بووم بەڕێزی مامۆستا پێم بڵێ چۆنە لێرەی و چی دەکەی لای ئەفسارێ؟ کوڕە کاکە ئەمن لە هەزار جێگەی خەبەریان پێدام و پێیان زانیوە، پێیان ئاماژان پێکردم دەگەڵ نوێژی سپیانێ ئەمن بەخوا ئەلێرە ئامادە بوو. باشە بۆ لێرە ئامادە بووی لە بەیانی وەزوو؟ ئەی تەبعەن دەمزانی ئەگە جەنابەت بۆ ئێرە دێ و بەڕاستی تۆش کابراکی شیرنی و کەسێکی شیرنی و جەنابی کاک بەختیار بێناسی لێرێ و ئەمن چۆن نامی ئێرە زۆر بەڕێزی ئەوە خۆش جێگەی خۆشحاڵیە. مامۆستا خدر با لە سەرەتاوە لەوە دەست پێ بکەین. بەڵێ بێگومان باسی ئەوە بکەن وتم ترێەکەی بێگەڵاس ترێکی تایبەتە بۆ خۆت دەزانی. زۆر خۆشە. باسی ئەوەشم کرد گوندی بێگەڵاس بە مامۆستا خدریشەوە زیاتر چۆن دەڵێ بەناوبانگ بووە. بەڵێ وایە؟ باشە تۆ وە خۆت چیت بۆ ئەو گوندە کردووە؟ بەڵێ وەڵاهی من وەکو خۆم وەکو گەنجێک وەکو هونەرمەندێک هەوڵ و تێکۆشانم بۆ گوندەی داوە و هاتوومە سەرخەت لە ڕووی تۆڕە کۆمەڵایەتیەکان و بە هەموو لایەنە بەڕێزەکانیشم ڕاگەاندووە کە بێگەڵاس کارەبای پێویستە، جادەی پێویستە و من لێرەوە بەڕاستی پەیامەکەم گەیشتووە بە هەموو لایەنە بەڕێزەکان و بە حکوومەت یاریێمی کوردستانیش. کراویشە؟ بەڵێ کراویشە. من بۆ مەبەستەی دەستخۆشی لە حکوومەت یاریێمی کوردستان دەکەم کە بەهۆی منەوە کارەبای بۆ گوندی بێگەڵاس دابین کردووە کە جادەشی بۆ دابین کردووە. کاری هونەری بەڵێ بەرنامە و پلانت چییە بۆ کاری هونەری؟ بەڵێ وەڵڵاهی ئیشاڵڵا بەردەوام دەبمە من خۆی بۆ ڕۆژێک و دوڕۆژە من نەهاتوومە ناو قۆناغی هونەریەوە. ئەوجار هەموو خەڵکی کوردستانیش دەزانی کە من شۆڕشێکی گەورەم بەرپا کردووە سەبارەت بە کاری هونەری و کارە هونەریەکەشم زۆر خۆش دەوێت، دڵم پێخۆشە. ئێستا ئەگەر ڕۆژێک گۆرانی ناڵێم، ئەگەر چرکێک گۆرانی ناڵێم، ئەمن حەز بە بێتاقەتی دەکەم لەبەرەوەی ئەمن محتاتی بوو. محتات زۆر مهمە. بەڵێ دەکرێت پێمان بڵێ یەکەم بەرهەمت؟ یەکەم بەرهەمم ئەو گۆرانیە بوو کە هاتم لە لای سەرتەپکان زۆریان لێدان بە شەبکان
ئیدی شێعرەکە کاکە وەڵڵاهی شێعرەکەی چییە کاخدر پێم بڵێ واللهی شێعرەکە و دانرا و شتەکەم هەر ئیخۆ بووە بەڵام کەمێک بەسەرمە زیاد کردووە و ئیدی من جوانکاریم لۆ کردیە و زۆربەی هونەرمەندانیش بۆ گۆرانی دەستخۆشیان لێ کردووم ئەمن گۆرانیم زۆرە یەکجار گۆرانیم زۆرە باشە کاخدر تۆ بۆ خۆت وە خۆت دینەوە سەرەوە دواتر خۆت سەرسامی بەکام دەنجی کام لەم هونەرمەندە بە تایبەتی ڕەسەنەکان واللهی لە هونەرمەندە ڕەسەنەکان زیاترە من گوێ لە عومەری عەبدی دەگرم عومەری عەبدی بەڵێ لەبەرەوەی سەوتی خۆشە گۆرانەکانی خۆشن بەڵام من لێرەوە وەکو خۆم ئەمن لێرەوە وەکو خۆم گۆرانی هیچ هونەرمەندێک ناڵێمەوە وەکو خۆم بۆ نایڵێمەوە لەبەرەوەی دەبینی ئەتۆ هونەرستایلێکی تایبەت بە خۆتە بێت دەمەوێت ستایلێکی تایبەت بە خۆمە بێت ئێستا بڵێن نمونە من گۆرانی هونەرمەندێکی بڵێمەوە سپەینی ئەو هونەرمەندە لەوانە بێ کاردانەوەی لەسەرکەویتەوە لەوانە بێ دڵێشی و ناڕەحاتی لەسەرکەویتەوە باشە کاخدر ئەمە بەڕێزی هیوای سەرکردنی بۆ دەخوازیین تۆ بۆ خۆت قوربانت بۆ عوسمان شەکەی خۆت ئازادی باشە دەکرێت گۆرانێکمان پێشکەش بکەی بەڵێ دەباوەز بێ ئەمرێ مەرا حەیران بەوێ بەهایارێ دەباوەز بێ ئەمرێ مەرا حەیران بەوێ بەهایارێ کفنم بۆ بڕێن وەرە لێوەیاڵ بەداستی یارێ کفنم بۆ بڕێن وەرە لێوەیاڵ بەداستی یارێ دەباوەز بێ ئەمرێ وەرە حەیران بەوێ هاوینێ دەباوەز بێ ئەمرێ وەرە حەیران بەوێ هاوینێ قبرێ مەڵەقایانێن وەرە قوربانیان لە ژێری کۆڵایانێ قبرێ مەڵەقایانێن وەرە قوربانیان لە ژێری کۆڵایانێ دەباوەز بێ ئەمرێ وەرە جوانێ بەوێ دەستانێ دەباوەز بێ ئەمرێ وەرە جوانێ بەوێ دەستانێ قبرێم هەڵقایانێن وەرە لێوەیاڵ لەوێ بنەدایارێ قبرێم هەڵقایانێن وەرە قوربانیان لەوێ بنەدایارێ قوربانت بم کا عوسمان جان هیوادارم بە دڵتان بەڕێزی قوربانتان کاخدر لەگەڵ مەسەلەی گۆرانی بابەت مەقام چۆنی مەقام والله باشم لەخوا بە زیاد بێ لەگەڵ مەقام باشە هەرێ والله باشە دەکرێت بۆ ئێمە و بۆ بینەرانی بەڕێز و بۆ هەوادارەکانت مەقامێکمان بەڵێ 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 ئای قوربانی ئەو لێوت بێ کە خەنێدەی پێ دەکەی قوربانی ئەو بەش نەدێ بمێ کە جار جارێ پیاسی پێ دەکەی قوربانی جوانی هەنگاودێ بمێ جار بەجار دەیلایان ژێنی جار بەجار دەیلایان ژێنی ئەوە توایە لێم بکایە و جێژنەی پیرۆیۆس ئەوە توایە لێم بکایە جێژنەی پیرۆیۆس ئەرێ بە قوربانت بم غامی دڵێم داپۆشە ئەرێ بە قوربانت بم غامی دڵێم داپۆشە وەرە جوانێ تۆ وەرە وەرە جوانێ تۆ وەرە
ئاو دەردەی تۆ لام نیشەدەی ئاو دەردەی تۆ لام نیشە نەرزێ کاخدر با پرسیارێکی تایبەت لێ بکەم شخصی بەڵێ فەرموو بەڕێزت چۆنە تا ئێستا ژیانی هاوسەرگیریت پێکنێناوە واللهی کاک عوسمان دوو هۆکاری هەیە و هۆکاری یەکەمی تا ئێستا خوای گەورە قەڵەمی لێ نەداوە و هۆکاری دووهەمیشی مەربوطی بە خۆمە هەیە بۆ خۆم تا ئێستا بڕیارم نەداوە وەنیسی بیشایدی خوا دەزانی نەگەیشتوی ئەو قەنەعەتی جارێ نەوەڵا نەگەشتمەوە قەنەعەتەی جارێ ژیانی هاوسەری پێک بێنم وە خۆی خوای گەورەش کە قەڵەمی لێدا بە قسەی من نییە ئینشاءالله خوای گەورە قەڵەمی لێدا ئاسانکاریت بۆ دەکرێ و ژیانی هاوسەرگیری پێکدێنی بەدڵی خۆ ئینشاءالله ئەوەی کە ژیانی هاوسەری پێک نیناوە خوای گەورە ئاواتی هەڵسوڕ بۆی ئاسام کە ئینشاءالله شتیان بەخوای گەورە دەکرێت شتێک ترمان پێشکەش بکەی بەڵێ گۆرانیەکەیە بێ بابەتێک بێ کە تۆزێ ئەگەر شادیش بێ باشترە بەڵێ واللهی گۆرانیەک هەیە ئەو گۆرانیە ئەگە هەڵە نەبم ئیمامەستا فەقیمینەی ڕەحمەتیە بەڵێ فەقیمینەی نەڵاسێ لێرەوە ڕێز و سڵاو دەنێرم بۆ خانەوادەی خوای گەورە لێ خۆش بێ جێگا ماوەی بەهەش بێ ئەو گۆرانیە ئیویە هیوادارم بەدڵتان بێ زۆر چوومە شاری سەردەشتێ بۆ ئانیەکانی مەڕی گەرچم چاوم پێکەوت لە خۆشیانم هەڵپاڕی گرتم دوو جارم ماسکت پێم گوت پەرینی تەڕی کابرای مێردی چاو لێ بوو بۆ مات بەنیازی شاڕی کابرای مێردی چاو لێ بوو بۆ مات بەنیازی شاڕی فەرموو مەسڵە تێ دەکەم فەقەت خدر بەدفەڕی وەڵا مەسڵە تێ دەکەم فەقەت خدر بەدفەڕی بۆت دڵێم بەو چاوانە تەسپەی نێیە و کاتانە سڵاو لە هونەرمەندان سڵاو لە هونەرمەندان چییە لەو کوردستانە دایمە لە خزمەتیاندان بەو بەند و کەلیمانە ئاغای عوسمان لێرەیە ئەمرت لەسەر چاوانە کا عوسمان بەخێردێنم ئەو بەرنامەی دێجوانە ئەو کەناڵە بەڕێزە ئەو کەناڵە بەڕێزە تایبەت لەو گوندە جوانە چونێرە بێگەڵاسە نەدرۆیە و نەبوختانە نادرۆیە و نەبوختانە ئەوەش پێشکەش بەخێر بێەوە کاخدر زۆر بەڕێزی زۆر ئەزیزی باور دەور دەبڕوین بۆ ناو گوند و هەمیشە هیوای سەرکەوتن بۆ دەخوازین چاپوک و جوان پیری چشنی ئەڵماز ڕوخسارات یە دنیا رەزوی شیری دەبارێ لایە کار و فەرمایە دەنگی شمشایە و بلوێری شوایان مەڕوو ماڵات و سۆزی شوان هەنداکەمایان لەکەی دڵایە هەواری ژیانکردنە یەک ساتی سایە تەمەنگەشە میحرابی سوش دەبردنایە گوندەکەمایان لەکەی دڵایە هەواری ژیانکردنایە هەواری ژیانکردنایە